من ساڵانە 350 دۆلم پەتاتەیەکەم لە بێسانسوورێکم لە سواری و کەوچکتاش هەمووی لەسەر مەسروفی خۆمانە خۆ حکومەت هاوکارمان هاوکارمان نییە کە وەکو هاوکاریشمان نییە سنوورەکانیشمان بۆ ناگرێت سنوورەکەمان بۆ بە سنوورەکانمان بۆ بگرێ ئێمە شتێکمان لە حکومەت ناوێت بەس لە کاتی پێگەشتنی پەتاتە بە سنوورەکانمان بۆ بگرێ ئێستا ئەم دەشتی بێسانسوورە ئەوە تەکاکە ئاوی نییە یعنی هەر مەجا کە ئیجازەی کارەبا نادەن کە کارباوی وەسە عەرزەکە و بیرێت بۆ هەڵکەنن ئەو دەشتێکی فراوان و پەپیت و بەرین هەمووی دەیمە بەرهەمی ساڵانە خۆی جیاوازە بەڵەمی ساڵانە ئێمە وەکو جبز دوو نوع پەتاتە هەیە سەناعی هەیە و خۆراکی هەیە ئەوەی کە خۆراکیە ساڵانە بۆ 800 تا 1000 تە نەڕوە ئەوەی کە جبسە ئەچێ بۆ 1500 یعنی ساڵانە 2500 بۆ 2000 تن پەتاتەوانە بێت ئەم شەی کاگیاسین لە ڕاستیە ئێمە بێنە سەر حقیقەتی مۆزوعەکە بێمە دوعای خێر و کاگیاسین بکەین خوا گەورە ڕزقی خێری بە و پاشان جەبێ حکومەت هاوکاری بکە لەبەرەوەی ئێمە سەیرەکەین کاگیاسین لەم دەشتی بێسانسوورە ئەم پەتاتەی کردووە ئەوە 4-5 ڕۆژە ئەم کرێکارانەیەن نزیکەی 200 نەفەر بە کرێکارە تایبەتەکانی خۆی و بە کرێکاری پەتاتە کۆکردنەوە و بە مەکینە و بە هەموو وەزعەکە کە تۆ ئەیبینی بەم بەڕاد و شتانەوە 200 کرێکاری ئیژەکە یانی 200 کەس هەلی کاری هەیە حکومە ناتوانێت هەلی کار بۆ شێوە 200 کە بڕەخسێنێ ئەبێمە دوعای خێر بۆ فەلاحەکان بکەین بەڕاستی ئەم خەڵکی کە پەتاتەیەکە و خەڵکی کە تەماتە و ڕزق و ئەو شتانەکە ئێمە بەیانیان سەعات 3 دەرەچین لە ماڵ لە 4 لەسەر ئیشین ئیتر عادەتەن هەتا 8 و 9 لێرە ئیشەکەین 10 ساڵەبین و ئەڕۆینەوە ڕۆژانە 3-4 ڕۆژ بەمانەیە هەر ڕۆژبەیەکی 60 کرێکارە تقریبەن هەموو ڕۆژێ 360 ئیشەکەست ئیتر بە شۆفڵ و بە کرێکار و بە هەمووی خەریکە ژن و مناڵ و گەنج و پیر و هەموو نوعی تایە عەرەبی تایە سووری تایە کوردی خۆمانی تایە ئەگەر ئەمە ئیسەت بەلای کەمەوە 200-300 کەس لێرە ئیشەکە ئەگەر ئەمە نەبێ کار و کەسابەت نییە باشە لەخوا بەزیانی مانگێ 2 مانگی پێچێ پەتاتە دوای شارە زۆر ئەڕن بۆ پێنجێن ینی بەردەوامی هەیە وەڵی هەیە معاشنی و هەیەتی و معاشەکانش بە پێویست معاشدا بەش ناکرێتتر زەرورە هێن بۆ کرێکاری ئاوا لەخوا بەزیاوێ پەتاتە هەیە و پەتاتەیە چنی نۆ لە شارە زۆرە ئیتر وەرزی پەتاتەیە ئێستا ئیتر ماوەی تر ئەچین بۆ پێنجوێن بۆ تەماتە چنین و بۆ بژار و هەڵا ڕۆژیوە هەیە ئەتر ڕۆژ نییە ئێستا بە بۆنەوە گەرمی کردووە تقریبان تا 9 خۆی مائیدەکەمان 9 دەیە و 11 ئیتر پێ ئیشەکەیە کە گەرمی کرد پەتاتش ئەگەر گەرمکار لەوانەیە بزانی شەکرەی هەیە ئەگەر زۆر گەرمکار خراپە تر ئێمە تا شاروای 8 و 9 وەڵایی تر تا 4 و نیو ئەچینە سەر ئیش تقریبان بە 15000 ئەگەر لە پێنجوێ ناکار بکەین تا 3 ئیشەکەین لە هاوینە بە 25000 خۆی لە ڕاستیە لە دوای ئەو قەیرانی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە وەزارەتی کشت و کاڵیش ینی بودجەیەکی باشی لە بەردەستانیە کە تا بتوانێت دەعم و هاوکاری تەواو پێشکەشی براژ و دیارەکان بکە بەڵام ئەوەندەی کە ئیمکانە و وەزارەتی کشت و کاڵ دەستی پێڕائگا درێخینە کردووە لە هاوکاریکردنی براژ و دیارەکان چ وەکو ئەوەی کە ڕێگری ئەکا لە هێنانی بەرهەم لە کاتی پێگەشتنی بەرهەمی ناوخۆی و هەروە کاراسانیکردن بۆ هەناردەکردنی ئەو بەرهەمانەی کە زیادن لە پێداویستی ناوخۆ و هەروەها هەوڵدان بۆ دۆزینەوەی بازاڕی ناوخۆی و دەعامکردنی براژ و دیارەکان لەو ڕوانگەوە ئەوەندەی وەزارەت دەستی پێڕاگەشت بێت ینی کاری لەسەر کردووە هاوکارەکانی و لە پێدای برێتەوە بۆ جوتیارانەی لە سنوورەکەیەکە
ئێمە لە ساڵی ڕابردوو بە هاوکاری ڕێکخراوی WFP توانرا دەجووتیار بڵێن بڕی 4 تەنونی بۆ هەرێکیان تەقاوی پەتاتە بەبێ بەرامبەر دابین کرێت و هەروە ڕێنمایی و بڵێن هاوکاری بڵێن لە ڕووی زانستیشەوە هاوکاری کرا.